لا دوێنەوە پرۆسەی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی قۆناغی 12 ئامادەیی بەسەر جەمبەشەکانیەوە دەستی پێکردووە. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ڕایگەیاند هەموو ئامادەکاریە کراوە بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە بە باشترین شێواز. هەردوای چەند کاتژمێرێک لە ئەنجامدانی یەکەم تاقیکردنەوە، وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لە پێگەی فەرمی خۆیەوە وەڵامە ڕاستەکانی پرسیارەکانی یەکەم تاقیکردنەوەی بڵاو کردەوە و ئاشکرای کرد کە ڕۆژانە لە دوای ئەنجامدانی تاقیکردنەوەکان ئەنجامەکان ئاشکرا دەکرێن بۆ ئەوەی قوتابی و خوێندکار بزانن وەڵامەکانیان لە چه ئاستێکدا بوون. شارەزایەکی بواری پەروەردە کە پیشەی مامۆستایە ئەم بڕیارە بە کارێکی نادروست ناو دەبات و داوایەک ئاراستەی وەزارەتی پەروەردە و خودی قوتابیان و خوێندکارانیش دەکات. من داواکارم وەزارەتی پەروەردە ئەمە دوامین وەڵامی پرسیارەکان بێ بڵاوی کاتەوە لەمڕۆوە ڕایان گرێت، چونکە ئەمە کاریگەری زۆری هەیە لەسەر قوتابیان، چونکە ئەمە پێگەیەکی فەرمیە و ئەمە هەمووی ڕاستەکە بڵاو دەکرێتەوە، وەکوەوە نییە کە مامۆستایەک لە تۆڕە کۆمەڵایەتیان یان لە ئەکاونتی خۆی بڵاوی بکاتەوە. من لێرەوە پەیامێکمە بێت بۆ قوتابیان، یەکەم قوتابیان بەڕاستی هیچ کات خۆیان سەرخاڵ نەکەن بۆ وەڵامانەوە، بە دوواداچوون نەکەن بۆ ئەوەی کە بزانن وەڵامەکانیان چۆن بووە لە تاقیکردنەوەکانە. باشترین شدەوەیە کە قوتابی کاتێ تاقیکردنەوەکانی تەواو بێ ڕاستە و خۆ بگەڕێتەوە ماڵەوە پشوو بتا، دوای ئەوە دەستکات بە نان خواردنێک، دوای ئەوە تا خۆ ئامادەکردن بکە و پلاندانێ بۆ تاقیکردنەوەکەی سبینێ، چونکە گەڕان بە دوای ئەم شتەیە سترێسی بۆ دروست دەبێت. گەڕان بە دوای ئەمە هیچی دەست ناکەوێت، چونکە وەڵامەکانی ئەو تەواو وەڵامەکانی سابتەوە دراوەتەوە. ڕاست بێ یان ئەتوانێت لە دوای تاقیکردنەوەکانەوە بە دوواداچوونی بۆ بکە و بە دوای وەڵامەکانی شا بڕوا. وەزارەتی پەروەردەش دەتوانێت لە دوای تاقیکردنەوەکان لە دوای هەفتەیەکیش تەنانەت وەڵامەکان بڵاو بکاتەوە بۆ ئەوەی ڕاستەوە خۆ لە دوای تاقیکردنەوە کاتێک کە تۆ وەڵام بڵاو ئەەکەیتەوە کاریگەری بێ لەسەر قوتابیان. بینیمانە ساڵانی چەند ساڵانی ڕابردوو چەند قوتابی بۆ هۆکارە پەنایان بردووەتە بەر حاڵەتی ناشازەوە. کۆمەڵناسێکیش لەو بارەوە دەڵێت ئەم حاڵەتە لایەنی ئەرێنی و نەرێنیشی هەیە و وێڕای زیانەکانی کاریگەری دەرونی لەسەر فێرخواز وا دەکات لە قوتابی و خوێندکار کە باشتر خۆی ئامادە بکات بۆ تاقیکردنەوەکانی ڕۆژی دواتر. لە ڕاستیا بابەتی تاقیکردنەوە وزاریەکان یەکێکە لەو بابەتانی کە پرسێکی هەنووکەیە و ژمارێکی زۆر لە خوێندکارانمان خۆشبەختانە لە قۆناغی دوانزن و ئەو ئەزمونە تێپەڕێنن و بمانێ و نەمانەوە فشاری دەرونی و کاریگەریە نێگەتیڤەکانی و کاریگەریانی کە فشاری سەر قۆناغی دوانزەوای کردووە ژمارێک لە خوێندکاران ترت و قلقێکی زۆریان هەبێ کە قۆناغێکی تازەیە و دەچنە ناو پرۆسێکی تازەی گۆڕانکاری ژیانیانەوە. بێگومان کاریگەری بەجێ دێڵێ بە تایبەت لەسەر ئەو فێرخوازانەی کە خۆیان ئامادەی دەرەجەی تەواو کردووە زۆر جارێ ئەو نمرەیە بەدەست ناهێنن، بەڵام دەکرێت لێرە خۆی یەکلا بکاتەوە باشە ئەم دەرسەمانوات تێپەڕی کە نەمتوانی نمری تەواو بەدەست بێنن، بەڵام خۆ دەرسەکانی ترماون دەکرێت هەنگاوەکانی داهاتوون باشتر بێ. ئەم بڵاوکردنەوەی وەڵامە نمونیانە وا دەکا من باشتر فێر بم بە تەرکیزێکی باشترەوە وەڵامەکان هەڵبژێنم، بتوانم بە بەهێزترەوە خۆم ئامادە بکەم بۆ ئەم دۆخە، چونکە ڕاستە تۆ ترس و ناخۆشیەک هەیە، بەڵام یەکەم تاقیکردنەوە ئەو ترسەیە جگار زۆرەی ئەوێ وەک لەوەی کە بابەتێکی تازەیە و ئەزمونێکی تازەیە خاستەن بۆ خوێندکارانی کە یەکەم جاریانە تاقیکردنەوەی پۆلی 12 ئەبینن. بۆ بەڕێوەچوونی پرۆسەی تاقیکردنەوەکانی قۆناغی ئامادەیی 18,000 مامۆستا و بەڕێوەبەری هۆڵ و سەرپەرشتیار لە پرۆسەکەدا بەشدارن و زیاتر لە 124,000 قوتابی و خوێندکار بەشداری پرۆسەکە دەکەن بەسەر جەمبەشەکانەوە. ساڵانە لە کاتی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵدا چەند ڕێو شوێنێکی تایبەت دەگیرێنە بەر بۆ باش بەڕێوەچوونی پرۆسەکە. مەریوان جەبار، شارپرێس، سلێمانی.